هاریسۆن ئەو پیاوەی کە ژیانی 2.5 ملیۆن منداڵی لە مردن ڕزگار کردووە. ئەم پیاوەی دەیبینن خاوەنی خوێنێکی ئاڵتوونی دەگمەنە، یەکێکە لەو 50 کەسەی کە دەگمەنترین جۆری خوێنیان هەیە لە جیهاندا. هەموو هەفتەیەک سەردانی بانکی بەخشینی خوێن دەکات، خوێن دەبەخشێت، ژیانی چەندەها کەس ڕزگار دەکات. خەڵکی کاتێک گوێبیستی چیرۆکی ئەم پیاوە دەبن ئەمیشە پێی دەڵێن جەیمس تۆ لە بەردەم دەرگای سەروەتێکی بێشوماری، چونکە خوێنەکەت ئاڵتوونیە، قۆڵیشت لە ئاڵتون دروست کراوە. بەڵام ئەو هەمیشە لە وەڵامدا پێیان دەڵێت بەو شێوەیە نییە، خوددا ئەم خوێنی بەخشیوە تا ڕۆحەکان ڕزگار بکات، تا تواناشی هەبێت خوێنیان بەبێ بەرامبەر پێ دەبەخشێت. ئەم پیاوە ناوی جەیمس هاریسۆنە، لە تەمەنی 14 ساڵیدا نەشتەرگەری سنگی بۆ ئەنجام درراوە، بەڵام دوای نەشتەرگەریەکە پزیشکەکان بۆیان دەرکەوتووە کە ئەو خاوەنی دەگمەنترین پێگاتەی خوێنیە. تاکو ئێستا 1173 جار خوێنی بەخشیوە، ژیانی 2.5 ملیۆن منداڵی ڕزگار کردووە. خوێنی ئاڵتوونی جۆرە خوێنێکە کە یارمەتی ئەو دایکانە دەدات کە گروپی خوێنیان ماینەسە، لە هەمان کاتیشدا منداڵەکەی ناوسکیان گروپی خوێنەکەی پڵەسە. ئەمەش واتای ئەوەیە کە خڕۆکەکان هێرش دەکەرە سەرخانەکانی خوێنی منداڵەکە، چونکە وەک تەنێکی نامۆ دەیبین و دەبێتەوەی ئەوەی کە منداڵەکە بکوژێت یاخود بەشێک لە خانەکانی مێشکی لە ناو بچێت. لەلایەن پزیشکەکانەوە خوێنەکەی کرایە ژێر لێکۆڵینەوەیەکی چڕەوە. دواتر گەیشتە ئەو ئەنجامەی ئەو مادانی لەو خوێنەدا هەیە لە کاتی نەشتەرگەریەکەیدا بۆی گوازراوەتەوە. دواتر لەگەڵ خوێنەکە کار لێکیان کردووە بۆتەوەی ئەوەی کە ئەو خوێنە دەگمەنە دروست ببێت. دواتر توانیان دەرمانێک لە پلازمای ناو خوێنی دروست بکەن کە دەرمانێکی ناوازەیە و ئەوە بۆ ماوەی 6 ساڵە بەکاردەهێنرێت، بووەتە هیوای هەموو ئەوانەی کە پێیان وایە منداڵەکانیان دەمرن. هاریسۆن ئێستا تەمەنی گەیشتووە تا 81 ساڵ. پزیشکەکان پێیان وایە کە ئێستا کاتی ئەوەیە خانەنشین ببێت، چیتر ئیتر نابێت خوێن ببەخشێت. ئەویش لە کاتی پێوتنی ئەو هەواڵەدا دەستی کردووە بەگریان، نەک لەبەر ئەوەی کە تەمەنی بەرەو سەرەوە چووە، بەڵکو لەبەرەوەی بیری ئەو هەموو خەندانەیە کات کە یارمەتی دابوون و ئەوانیش بەدەمیەوە پێکەنیون. هاریسۆن بەوەی ئەو کارەیەوە ناوی لە پەرتووکی پیاوانەی گینزدا تۆمار کراوە بەوەی کە خاوەنی زۆرترین ژماری بەخشینی خوێنە، واروەها بە پیاوە ئاڵتوونیەکە ناوبانگی دەرکردووە.